من لەگەڵ قادر نادر ڕۆژنامەنووس و چالاکوان لە سویدەوە لە ڕێگەی سکایپ لەگەڵمە. کاک قادر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵمی. بەوە دەست پێ یەکەم ئیشی پارێزگاری پایتەختی هەرێمی کوردستان ئەوەیە کە وەک ڕۆڵی سکیوریتی ببینێ بە دوای کوڕێکی سەرۆکی حکوومەتەوە بۆی ڕێگەی بۆ بکاتەوە کە مەسەرنجی زۆری بە دوای خۆی دایانا بێگومان. زۆر سپاس بۆ ئێوە لەگەڵتان بارە ئەومە دیارە خۆشنا و یعنی وەکو بنیەی خۆی ئەو بنیەی تێدایە و یەکەم گەرناو نێنین وەکو بەرپرسیارەتەکە قسەکەین کاکە قادر. بەڵێ بەس پارێزگاری هەولێرانی هیانەیەک نییە ڤیدیۆکە و بەڵگەیەکە و لەبەر دەستە و یعنی ئەوە تۆمەتێک نییە ڤیدیۆکە بەردەستە بە ئەو بنیەی تێدا هەبووە پێشتریش چەند جارێک لە دوای کوڕەکەی نێچیروان بارزانی بووە و ڕخنەی زۆریشی بە دوا هاتیە بەڵام ئەو هەر بەردەوامە و شانازیش بۆ دەکەن و دەوەی جێگای داخیشە پارتی و لە خودی بنەماڵی بارزانیش حەزیان لەو جۆرە مەخلوقانەیە و گرنگیشیان پێدەن و ئێمە و ئێوە لە چەند ڕۆژی داهاتوو بە دەستبێنن پارتی گرنگی زیاتریش پێدە لە بڕی ئەوەی هەر لۆ خۆی یعنی ئەو جۆرە پارێزگارانە لە ناو کۆمەلگای کوردیش مەقبول بوون یعنی خەڵکی هەولێر خەڵکی کوردستان نخبەی سیاسی و سەقاتی کەس لەگەڵ ئەو شێوە ڕەفتارانە نییە یەکێک بە پارێزگار متەسەڕفی شارێک بێت و بۆخۆمان دەزانین کە پارێزگاری پایتەخت چەند گرنگە یعنی مەسەن لە وڵاتێک وەکو تورکیا تەوازنی سیاسی گۆڕیە و ئەو لە دوای وەزیری ناوخۆ دێ لە ڕووی ئیداری و ئەمنیەوە باشە چۆن دەکرێت لە دوو پاسەوانێکی وا لە دوو یەکێک بکات کە هیچ پلە و پۆستشی نییە تەنیان لەبەر ئەوی کوڕی سەرۆکی حکوومەتە یعنی هیچ پۆستیشی نییە و بەو شێوەیە ئیهانە بکرێت نەداوای لێبوردن بکە نەدەست بچێشتەوە نەڕوونکردنەوە بدە یعنی ئەوە کار ئەو ڕۆدیتم لە ئەوەش دانیشتبوو لە یادێک دانیشتبوو زۆر بە ئەوەتی کە ئەنەمە نەبای دیکێ نەباراننی ئەوە کارە سادەکە پارێزگاری پایتەختێک ئەو هەموو ڕەخنە و ڕسوایی و باش بێ کەچی بەڵێ زۆر ئاسایی کاک قادر یعنی هەندێک جار مەسەلەن ینی بۆ بە تەنها ئێمە ڕەخنە لە پارێزگاری هەولێر بگرین زۆر ئیڤێنتی فەرمی حکوومەت هەیە کە کوڕی بەرپرسە باڵاکان کوڕی سەرۆکی حکوومەت کوڕی سەرۆکی هەرێم لە پێشەوەی ئیڤێنتەکە دادەنیشن و ئێمە بەرپرسانی باڵا دەبینی کە لە دوای ئەمانەوە دانیشتون ئەنی مەبەستم هەر بە تەنها پارێزگاری هەولێر نییە کە ئەمی بەسەرا هاتبێ یان ئاوا مامەڵی لەگەڵا کردبێ کرابێت من لەگەڵ بدام نەکرد ئەوە وەرات و سیرکە سیستەمی حکومڕانی کۆمەڵێک مناڵی ئەو بەرپرسانە بەڕێوەی دەبن لە تابقی سەرەیە تا دەیە خوارەوە یعنی دەستی پێکرد ینی سیستەمەکە وایە دووش یعنی ئەوە نییە لە لای بەس پارتی لای چێتی شەیە ینی لە بەوەمان نییە کوڕانی تاالبانی لە کونما ئەوەیەک هاتن پەیدا بوون و دوو پۆستی هەرە باڵای کولفی کولیان وەرگرتووە کوڕی کۆسرات یعنی کوڕینە شیروان مستەفا لە ناو گۆڕان ڕاستە لە سێ بەرن بەڵام زۆر باڵا دەستن ئیتر ئەوە شتەشی نوێ نییە بەڵام ئەوەی بۆ ئێمە جێگای ئەوەیە ئەو ڕووداوە کە لەگەڵ کەسێکە کە هیچ پۆستی نییە و دوو ئەوە تەسکیەوە ناکە مادام سیستەمەکەوە ئیدل پارێزگاری ژە بەس بڕوا بکەن من نمونەیەک لێرە بڵێمە خودی بارزانی حەزی لەو نۆع مەخلوقانەیە کەسێک هەبوو یەک بابەتی لەسەر بارزانی نووسی بڕوا بکەن کەسێکی زۆر لاواز و تێکشکاویش بوو لە ناو پارتی لەسەر ئەو بابەتی کردی ڕایشکاری کرد من لەبەرم گۆ بناوەکە کاک قادر هەز دەکرێت کە ئەم ڕووداوانە ئەم شێوازەی مامەڵەکردە لەگەڵ بەرپرسان لەگەڵ پەرلەمانتار تەنانەت زۆر جار لە هەندێک لە بۆنەکان لەگەڵ سەرۆکی پەرلەمان هەندێک ڕووداومان بینیوە هەندێک جوڵە و مامەڵەمان بینیوە کە خەڵکێک کە لە ئەتیکێتی کاری حکومڕانیوانە دەزانێت ڕەخنە دەگرێت ئەمە سوتفە نییە ئامادەکردنی مناڵ و کەسی یەکەمی بەرپرسانی باڵایە بۆ هاتنە پێشەوە تۆ ژوای دەبینی
نەنا بێگومان ئەوە نقاش دەدانە مەسرور بارزانی لە ئێستاکەوە ئامادەکاری دەکات لە 2030 یار ئەگەر بمێنن کوڕەکەی بێتە جێگە سەیری بکەین نێچیریش بە هەمان شێوە دەیکاتن یعنی هەردوو لایەن لە ڕکابەرێکی گەورەشدانە بێگومان ئەوە بەشەکە لەو هەڵمەتەیوە دەمەوێت خاڵی کەس بڵێن یعنی ئەمە ڕۆحمو ڕخنەکانمان ئاڕاستەی پارێزگار بوو وەڵام دەوێمە ئاراست ڕخنەکانیشمە ئاراستەوە بێت یعنی هەتا کەنجی لە سەردەمەکدا کە ئەو ڕۆ خەڵک نیقاش بەسەر وجودی هەموو ئیلاهەکان دەکا و خەڵک نیقاش بەسەر هەرچی پیرۆزیە دەکات چیە لەو سەردەمەی کە تەقدیس کە پیرۆزی هەمووی تێکشکە دێن مناڵەکانی خۆشیان و بە خۆشیان بە پیرۆزتر لە هەموو خەتەچی نیشتیمانی و خەتی سووردا دەبن خەتی سوورستە لایوان من بۆ خۆم دەزانی زۆرترین پەیوەندیم کردیە بڕاب کە لەو ڕۆژانە پەیوەندیم بێچێک بەرپرسەکانی پارتی کرد وتی کاکە تۆ قسە لەسەر بنەماڵەی بارزانی دەکەی بۆیە کەس ئامادە نییە قسە لەگەڵ بکە یعنی لایوان چ دەکەی ئاساییە گرنگ قسە لەسەر تەقدیسی وان مەکە یعنی ئەوە دەردەکەی یعنی ئەو عەقلی تەقدیسکردنە کە منەوەکو گوتم خودی ماڵی بارزانی مەدالیاش دەدەن بە پارێزگاری هەولێر لەبەرەوەی حەزیان لێ تەقدیس بکرێت کە ئەوە دیاردەیەکی زۆر قێزەوەنە لە هەموو دنیا بوونی نییە باشە نمونونەکەمان بۆ بژێڕەوە بەڵێ ئۆلف پالمە لێرە هەموو سویدێک خۆش دێ بە چەپ و ڕاست بە کریستین و بە کۆلە پارێزەرەکان و هەموو حیزبەکان بڕوا بکەن ڕێزش تایبەتی هەیە بەڵام لەو سویدەی هیچ تەقدیس نییە ڕەخنەی لێدەگیرێ و هاوکات یەک بەردی گچکە لەسەری نووسرا ئەوە شوێنی تیرۆری ئۆلف پالمەیە پەیکەرە چی نییە بەڵام چیان لۆ کردیان جگەلەوە لە دڵ و دەرونی هەموو خەڵکدا بە ئێمەشەوە کابراایەکی بەڵام ناوەندێکیان لۆ کردۆ سنتەری ئۆلف پالمە کە دەمی دیموکراسیات دەکات ئەنی تەقدیس لێرە دروست ناکرێت تەقدیس بە خۆی دروست دەبێتن یعنی هەموو خەڵکانێک کە جوانێکیان هەتا لە ناو کۆمەلگای کوردستانیە خەڵک لە دڵ و دەرون خۆش دێ ناکرێت بە زۆرم لێ ئەو بکرێت من دەمەوێ نمونێ بێن ئەو ڤیدیۆی ئەو ڕۆکە ئینقلابی کرد هات لای ئەو برادرانەی ئێمە لە خودی پەیجەکانی پارتی و کوڕەکانی مەسعود بارزانیەوە پەیدا بووە یعنی ئەوان وەکو ئیهانە بڵاویان کردەوە لەوەی تەقدیسی خۆیان پیشان بدەن بەڵێ باش بەڵام زۆر جار ینی دەوتێت کە ئەمە جۆرێکە لە سوکاتیکردن تەنانەت بە خودی شاری هەولێر و پارێزگارەکەی تۆ باسە لەوە کرد کە لە پەیج و شوێنە تایبەتیەکانی دەسەڵات و پارتیەوە بڵاو بۆتەوە ئەم گرتە ڤیدیۆیە ئەوان نەکرد ئەوە پارێزگای هەولێر هەموو کوردستان وا دەکەن قسەیەکی خۆیان پێ ئەگەر هەموو کێشەی کورد بدۆڕێ لایەن ئاسایی گرن قسەکەی خۆیان بێ یعنی ئەوە ڕەفتارێکە تێیاندا هەیە هە لەسەر هەولێر نییە بەڵام بێگومان ئەوەی ئەو پارێزگارە کردی ئیهانەیەکی گەورەیە لە بۆ خودی خەڵکی شارەکەش بە هیوای خەڵکی شاری هەولێر لێ قبول نەکرێتن یعنی لەبەرەوە ئەو نوێنەری ئیداری 2 ملیۆن کەسە بەڵام دەمەوێت یەک شت بڵێم یعنی ڕاستە بەشێک لە پارتیەکان لە نمونەی وەکۆ پارێزگارن بەڵام بەشی زۆریان هەبووە ئێمە ماوەیەکی زۆرە ناوێن لە ناو پارتیش ئامادەیان نەبوونە ئەو ڕەفتارانە بکەن قبوڵیان نەبوو کاوە سکاتیان پێ بکرێ مەبەست لەوەیە بەڵێ هەیە قبولی نەبوو باشترین نمونە خۆ زەوەرنامەی کۆچ کردووە علی عەبدوڵڵای ئەوانە هەموو بەسەر لەو کاتەیە کاک قادر هەر لەو کاتیان دواتریش ڤیدۆیەکی دیکەش بڵاو بووەوە کە ئەندامێکی سەرکردایەتی خۆ قەرەباڵغیش نییە تاوەکو پاڵیان نابێ خۆی خەڵکێک لا دەدا دوور دەخاتەوە کە دەیەوێت هێنە لەگەڵ کوڕی سەرۆکی حکوومەت بگرێ ڕەنگەوەشت بینی بێ نەنا من ئەڵێم بەشە چیانوانوە بەداخەوە پارتی بۆ خۆی کە حێزێکی باڵادەستە لە هەرێم حەزی لەو مەخلوقانەیە بەڵام حتا لە ناو پارتیش ئەو نەوع مەقبول نییە بۆ یعنی من لە نزیکەوە ئاگام لێ ئەوە نییە هەموو پارتێک ئەوەی پێخۆشە بۆیە ببینە هەموو پارتیە قەدیمەکان یان ئەو پارتیانە حسک و ئەوانە بوونە چوونە ناو پارتی بەو شێوێ ڕەفتار ناکەن لە ناو وەکو گوتم دوو کەس قوربانی دەستی ئەو عەقڵەیە یەکێک لەوانە جەوهەرنامق بوو کە ئامادە نەبوو زۆر سازش لە بۆ خودی میرسیروان بارزانیش بکاتن و خودی عەلی عەبدوڵڵاش لێدانی خواردی لەبەرەوەی ئامادە نەبوونە جێگری مەسعود بارزانی بووە یعنی بەڵام ماڵی بارزانی حەزیان لەو نۆع مەخلوقانەیە و برەویشی پێدەدەن و هەر کەسە گرنگیان پێ بدە ئەوان لایەن ئەوە مرۆڤی باشە
ڕاستەکە ئێمە لەسەر ئەم گرتە ڤیددیوی قسە لەگەڵەوە دەکەین بەڵام خۆ ئەمە یعنی هەر بە تەنها لە هەولێر یاخودلای پارتی وانە زۆر جارێمە دەبینین کە بۆنەیەکی ئاسایی هەیە ژمارێکی زۆر خەڵک بەم جلە سەربازی وینانەوە بڵاو دەکەنەوە خەڵکێکی حیزبی دێنن بۆی کە دەستکەن بە سێڵفی گرتن و زۆر شت کە ڕەنگە ئەوە تێبینیشتانە و بێ لەسەرەوەی لێرەش و لەوێش ینی ئەم جۆرە لە مامەڵەکردن تێنەپەڕیوە بەسەر بەرپرسانی کووردا ینی تۆ بەرپرسێکی ئەوروپی یان کەسایەتێکی سیاسی دەبینیت چەند سادە و مەدەنیە لە نێو خەڵک لە نێو میترۆ کە ئێوە لەوێ لە تۆ لە سویدی سەدان نمونیوات بینیوە ینی بۆ بەرپرسەکانی ئێمە بەم جۆرە حەز دەکەن وا دەرکەون حەز دەکەن ئاوا مامەڵیان لەگەڵ کرێ لە کاتێکدا ئەسلی وێنەکەوان نییە ئەوانە هەز بە زۆف دەکەن بڕواکە کەسێتی شتێک شکاویان لە نافتا هەیە دانەیە بۆ شێوەیە کەسێتی نمایش بکات ئەگەر نا یعنی هەموو مرۆڤانەی کە خەڵک خۆشی دەوێت کە جوانیە چیانەیە وێن خۆمە دەبینین لەو کوردستانی بە سەدان کەسێ من نامێ ناو بدەم لە هەموو بوارەکان لە ئەدەب لە هونەر لە سیاسی سەربازی لە شار خەڵک تا ئێستا لەگەڵ ناوێنانی ڕێز تەقدیر دەگرێت بەڵام بۆ بەرپرسەکان دەکەوێت لە لوتکەی هەرمی دەسەڵاتن خەڵک نەفرەت بارانیان دەکات ڕەفتارەکانیانە ئەوانە کەسانی تێکشکان بۆیە ئەو شتانە سەدام حوسێن یعنی ئێستا دەبینین ینی بە بەڕاشکایەوە بڵێن هەتا یادکردنەوەی مەسعود بارزانیش ئەم ساڵ بەو شێوە زەقی پێشتر وان نەبووە ئەو ساڵ گرنگجی لە سنوور بە دەریاندا یادی بیوبینی پارتی بووم لاولێر بووم کەس نەیزانی مەسعود بارزانی شازدەی ئاب لەدایک بووە هۆی ئەو شتە پیرۆزکردانە و گرنگی پێدان و بردنی ساڵیادی مەسعود بارزانی پارتی لە ناو پەرلەمان و ئەوانە هەمووی بەرەوە پیشان دەدادن کە پارتی گاڵتەی بە هەموو دام و دەستگاکان دێت کەسێکی ئەندامەکانی خۆی پێدامان گرنگترە و خودی ماڵی تاالبانیش ئێستا قسەی پاڤێل بووی تا قسەی هەموویەکێتی یعنی لابووی شەرمەزارتر با لێرە فرسەتەکی باشە دووبارەش بکەینەوە خۆبات تاالبانی پەی ماڵپەڕی فەرمی حزبەکەی خۆی داخستیە ئەو بۆ دەڕۆژ لەسەر ئەوەی بەس و شەی سەرۆک نەنووسرا یعنی لەوە تەقدیسکردن زیاتر ینی بە چاقێت خوبات دێوە دەکات بە چاقێک دێ پاڤێل بە ناوی هەموو یەکێتی شەوەک هەرستێ خۆی دەکۆدە تا دەگا و دەڵێ بوومە سەرۆک و لۆ ڕۆژی پاشتر بڕیار دەردەکە بە تاقی تەنێشە ینی کەس نازانی بە چه حەقیق ئەو شتانە دەکەن یعنی ئەوە دیاردەیە بەس پارتی وێچێتی هەردوو لایەن کە دوو بنەماڵن حەزیان لەو مەخلوقانەیە نەک حەزیان لەو خەڵکانەی خۆیانە کە ڕەخنەیان لێ دەگری حتا ئەندامانی خۆیان خۆش ناوێت کە ڕەخنیان لێ دەگرن کە ئەویان چەند کەس هەبووە بازەوە دەکرد من نامەوێت لەبەر ئێوە خەڵک هەبووە مەکتەب سیاسی پارتی بۆ ڕەخنەی گرتێ لە بارزانی کە خۆی هەر نەبژێتەوە گومانی ژاهر خواردکردنی دەکرێت یعنی ئەوان پێیان ناخۆشە حەزیان لە ئێوە سەدان بەس چەپڵەیان لێ بدرێ حەزیان لێ نییە ڕەخنیان لێ کێشەکە لێرەوە ئەنتلاق دەکاتن چکو کەسێتێکی لاوازیان هەیە و بڕوایان بەخۆنی بتوان خزمەت کەم دەیانەیە بۆ شێوەیە ببەنە سەرێ نەوە لە دوایەوەش ئامادە دەکەن خۆ مەسعود بارزانیش پێشترێ کە بەرلەوەی بێتە دەسەڵات ئەگە سەیری بکەین بە هەمان شێوە گرنگێکی زۆریان پێدەدا تا کردیانە ئەو بە تایبەتی لە ساڵ یەکەم دیتمان کە وتیان براگە لە دنیای خرا کرد تا ئەنهەموو ئەوانەی لە بیریشتیان کاکسیا من لە بیرمە نێچیروان بارزانیش کە هاتە دەسەڵات بە هەمان شێوە ڕکلامەچێک جار زۆریان لێ کرد خەتی شمات سپاشێکی گەورەی سیاسی دەرچون هەردوو باشە بەڵام بۆنەی حیزبی چۆن دەبێت لە نێو پەرلەمانە بەم شێوە یاد بکرێتەوە ینی ئەم حیزبانە چۆن ڕێگە دەدەن خۆیان بەو شێوە پەرلەمان بەکاربێن پەرلەمان شوێنێکە ئەندامەکانی هەڵبژێدراوی هاوڵاتیە ڕەنگە بەشی زۆری هاوڵاتی لە هەموو دنیاە بۆ لە هەرێمی کوردستانیش ئەستان حیزبایەتی نەکە پرۆسی کێڵبژاردن دێ و مشارەکەیەکەکە و کەسێکەڵ دەبژێرێ سەدان بارەگایانەیە سەدان بارەگانەیە کە ڕەنگە شوێنی گشتیش بێداگیریان کردبێ بۆ لە بارەگای خۆیان ئەم یادە ناکەنەوە بۆ دێن لە نێو پەرلەمان بەو شێوەیە کە ئێمە چەند گرتە ڤیدیۆیەکمان بینی کە خۆیان وڵاویان کردبەوە بۆ بەم شێوەیە بۆنی حیزبەکەی خۆیان دەکەنەوە لە نێو پەرلەمان والله ئەوەی ئێمە دەبینین ینی ئەو دوو حزبە یەک تەوژمیان هەیە کە حزب لە حکوومەت و پەرلەمانی خۆیان گەورەترە بە خۆیان باڵا دەستن خۆ مەسەڵەن ئەو ئیهانەی پەرلەمانی ئەو جارە کرا کە بەو شێوە یادی پارتی و مەسعود بارزانی ناو هۆڵ کرا ئەو بەر لەوەی ئیهانە بێت لە بۆ
خودی ئەو سەرۆکی پەرلەمان جێگرەکەی کە زۆر ئابروبەرانە ئەوم دەست دەچێشمەوە لەسەر کۆی ئەو شتانە یان لەسەر قژڕاکێشانی پەرلەمانتارێکینەوەی نوێ بەنمونان مەسە سەرۆک پەرلەمانی قسەی نییە جێگرەکەی قسەیان نییە هەتکردنی پەرلەمانی ئەوی شازای ئابدیتمان ئەو هەموو پارتیە بە زۆرێک کرد کە ئەمەمان لەقی دووە یعنی ئەوانە هەموو شتی زۆر ئابروبەرانەیە گەر لە هەر وڵاتە کەمێک دیموکراتی و سەروەری یاسابە ئەوە دەبا حکوومەت و حزبەکە و بەلای کەم سەرۆکی پەرلەمان و جێگرەکە دەست بچێشتەوە بەڵام لەسەروی هەموو ئەوانش کاکسیە پارتی وێچێتی ئیش دەکەن لە پێناوی ئەوەی دام و دەستگاکان بێکەرامەت بکەن و بێکەرامەتیشیان کردە یعنی کا قادر من ڕاتەگرم بەڵام 700,000 دەنگ کەمیان کردو ئەردوو حیزبەکە خەڵکیش یعنی ئێستا لە سەردەمێک ناژی کە نەزانێت لە دنیا چی ڕوودەدا نەزانێت سەرۆکەکانی دنیا چۆن مامەڵە دەکەن نەزانێت حیزبەکانی دنیا چۆن بەرنامەکانیان جێبەجێ دەکەن ئەو سەردەمە بەسەر چووەکەوان وا بزانن بەم جۆرە مامەڵەکردنە کۆمەڵگە لەگەڵیانە کۆتاڵ بژاردن 700,000 دەنگ کەمیان کردووە لەو هەولێرەی پارتی بانگەشەی دەکا کە 700,000 ئەندامی هەیە لەو 1-2 ملیۆن کەسەی بەڵام سەتا هەفتای خەڵک هەر نەچیتە دەنگدان لە بۆ نەک پارتی لە هەموو حزبەکان یعنی خۆ ئەوە ئیستفتای خەڵکی هەولێرە زۆر جار بازەوە دەکرێت خەڵکی هەولێر زۆر بەهێدی لەبەرەوەی لەژێر دەسەڵاتێکی ڕهابدایە بە شوێنەی پرۆتستۆ و ناڕزاتەکانی خۆی دەگەێنی بەنمونەیە باشترین نمونەشی ئەو بوو لە هەڵبژاردن بایکۆتی ئەبە و ژمارە زۆرە کرد کە ئەو باشترین استفتایە لە بۆ پارتی حتا پارتی کاک چاوەرە سیرکە لە حەفلەی ئاهەنگی ئەو جارەی 2000 کەسی لێ بوو یعنی لەم هەر بەس 100,000 موچەخۆری گەورەی حزبی هەیە وایان نا بەدەیان هەزار بەرپرسی باڵای هەیە بەڵام هەموو ئاهەنگەکەشیان ینی لە قوشتەکانی خۆشیان خەڵک نەچوە لە ناو جادەکان لە هەموو شتەکان خەڵکی خۆشیان ئامادەنی ئەمە ڕنگدانەوەی ئەمە چیمان پێڵێکە بەو شێوەیە بۆ خۆی ئەوەی ڕەوشەکەی ڕاگرتێ پارتیوێچێتی یعنی خەڵک پەیامی خۆی دایە کە ئەوانەی ناوێتن و ئەو ڕۆژ نییە ئەو انتخاباتە نییە بەس ئەو جارێ زۆر بە زەقی گوتیان خەڵک هیچ لەگەڵ ئەو حزبانە نییە بڕوا بکەن ئەمە لە بۆ مجاملەیان لە بۆ ڕکلام نییە لە قوڵایی پاراستن و زانیاری ئاسایشەکانیان یعنی لە ئێمە بێزارتر بەڵام بەدیلێک نابینن یان جەوەک دروست نەبووە کە خەڵکەکە بتەقتەوە ئەگەنا کەسیان من ئەوڕۆ دەزانم هەر ئەو ڤیدیۆی پارێزگای هەولێر لە ناو ئاسایش و پاراستن بە کەیف خۆی یەکتریان دەنا بە نوکتەوە ناردویانە بەڵێ بە نوکتەوە بۆ یەکتریان ناردووە مەبەست لەوەیە بەڕاشکاوی بڵێم ئەوە لێرن یعنی من چەند برادێک بوتی وا لە ناوەوە یەکتری دەنێرن ئەوان هەموو بەدزی لە یەکتردا هەموو خەڵک یعنی کاکچیا دەمە دەوێ بزان ئەو سوسیال میدیایە دەبەری بارزان و خودی بنەماڵەی بارزانی کە هیچ ڤیدیۆ میدیایەک نەبوو کەچی ئێستا کە گچکە و گەورەیان متابعە دەکا یعنی تۆ چسان سۆرەکەی ئاسایش و پاراستن نەتوانی جێ لەو دەنگەی منوت و ڕابگریان لە سوسیال میدیا بی بەشەرن وەکو ئێمە دەبینن نائەدالەتیەکان دەبینن فەرقە جیاوازەکان دەبین ژنێکی مۆدا بە دەقات و سەبقاتی وان گرنگی پێدەدرێ ئەو نائەدالەتی و ئەو گرنگی پێدانەی کەسانی مەسەلەن بڵێن کەسانێک کە هیچ بەرگومیان لە بۆ حزبە نەبوو کەچی دێنە سەرویوان بێگومان ئەوانش خەڵک چاوی دەبتەوە خۆی 670کان نییە یعنی ئێمە دەزانین لە ناو ئاسایش و پاراستن بەشێکی زۆری ئەو زانیارە دەرێتە ئێمە لە ڕێگەیوانە یعنی نقطەکە لەوەدایە ئەو ئاستە وشیاری و ئەو سوسیال میدیا و میدیای گشتیە وای کردیە خەڵکی پارتیش باشترین وەکو گوتمان 170 خەڵکی هەولێر یان لە خەڵکی کوردستان بایکۆتیان کرد ئەی ئەوە باشترین وشیاری نییە دەربڕین لە زۆر سیستەمێکی دیکتاتۆری هەرەوە دەست دەکرێت یان وەسیلەکانی هەر ئەو ئەبە شێوە دەکرێتن ینی خەڵک بە شێوە پرۆتستۆی کوردی بەڵێ لە کۆتا کۆبوونەوەی سەرۆکایەتی هەرێم کە پلاسخار بەشداری کرد باڤڵ تاالبانی لەوێ هەندێک قسەی کردبوو کە لەگەڵ پارتی ناکۆکن تەنانەت باسی لە هەوڵی تیرۆرکردنی خۆی دابوو بە پێچەوانەی ئەوەوە ئەمڕۆ لە کۆبنەوەی بەغدا لە چەند کاتژمێری ڕابردوو کە ئەنجامدرا لە ئەنجومەنی وەزیرانی عێراق
توێتی کە من لە بری مەسعود بارزانیش قسە دەکەم ینی ئەم جۆرە لە مامەڵەکردن لە نێوان هێزەکانی ئێمە لەلایەکەوە ناکۆکن لەلایەکەوە بەم شێوەیە تەعاملەکەن لەلایەکەوە بە ناوی ئەوە قسە دەکە تۆ چی دەڵێ لەسەریە؟ ململانەی ئەو دوو هێزە ململانەیەک نییە لەسەر ئاسی خزمەت گوزاری سیاسەتی جیا ململانەکانی شتی شخصی و هەندێک کێشەی بڕوا بکە تا ئاسی کێشەی کۆمەڵاتی شتێدا هەیە یعنی مەسەلە لە شوێنە گرنگی بەیەک نەدرێ بۆیە لە حاڵەتێک دەگەێنە مریشکە ڕەشە دوای ئەوە بە ناو یەکتریەوە قسە دەکەن خلافی ئەو دوو حزب و ئەو دوو بنەماڵە خلافەشی سەرچی نییە هەمومان متەهین خلافەشی لەسەر سوڵتە و دەسەڵات و پێگەیە هەر ئەوەندەیە بۆیە بە شەو ڕۆژێک دەگەێنە مریشکە ڕەشە بە شەو ڕۆژە شتای دەبەزێنەوە دەبنە برای یەکتری اتفاقی استراتیژیش دەکەنەوە بە دووریش مەزان ڕۆژێک ببنە یەک حزبیش یانیەوە کەی جوملەی پاڤل تاالەبانی دەکری هەر پێدە پێوەری ئێستا لە ڕێی پراکتیکەوە ئەمە هیچ جیاوازێکی گەورە لە نێوان ئەو دوو هێزە نابینێ بەسمە تەسیق ببنە یەک حزب وەکو دیموکرات و کۆمەڵە ئێران بەڵێ کاقادر من شتێکم نەماوە بەڵام تۆ ئەم وەکو ڕۆژنامەنووس ئەمەکو چالاکوان لە سوید لە وڵاتانی دیکە شاوڕێت زۆرە هیچ ڕۆژنامەنووس و کەسایەتێکی بیانی ئەم ڤیددیوانت بۆ نانێرنەوە تعلیقت لێ نایەن کە تۆ چونکە کورد ئەم هەمومان کوردی شانازی بە کوردبوونی خۆمانەوە دەکەین بەڵام بێگومان هەڵەی بەرپرسێکی سیاسی ئەمە ڕەنگە دوجار ڕوبەڕوومان بکرێتەوە بۆمان بنێرن و پرسیارمان لێ بکەن و وانە؟ وڵی ئێمە بۆ خۆمان ینی ئەو ڤیددیۆمان لە وەزارەتی دەرەوەی سوید نردووە ینی بەڕاستی کە بزانن حکوومەتێک دەکرێت بەڵام من دەتوانم ئەوە بڵێم لە هەندێک لەو پەرلەمانتارانەی برادەر ئەمە دەنێرین بەڵام من دەبێ ئەوە بڵێم لە ناو ئەوروپا کوردانی ئەوروپا جیلێکی مناڵەکان من پێڕاگەیشتە ئەو جیلە کە دەکرێت خەڵکی بیانیش یعنی هەر یەکەو مەسەن کوڕی من لەگەڵ هەندێک سویدی یان هەندێک ژووری گەنجە کوردەکانی سویدێ ئەو شتانە زۆر ئاڵوگۆڕی پێکرایە و پێ دەکرێت یعنی کارەساتەکە جیلێکی گەنج کوڕەکانی ئێمە ئێستا ئاڵای کوردستان شەڕ دەکەن لە هەموو شوێنێک لەسەر قەزیە نیشتیمانیەکان کوردجیلێکن زۆر بە خاوێنیەوە دەکەن ئەوانە ئەو شتانە ئاڵوگۆڕ دەکەن لەوێن دەریش ئەو شەڕە هەیە لە بۆ هاوڕێ سویدەکانیان دەنێرن بێگومان لە تیکتۆک و ئەوانش بەس زمانە بیانەکان وە بە هەزاران کورتێ هەرێکە لە ئاسی خۆی کورتێ پەیجەکەی بەس بە زمانەکانی کێ بڵاو دەکرێتەوە کۆمنتار لەسەر دەرێ من تا ئێستا نەمدیتێ بەڕاستی بەڵام ئەزانم یعنی هەندێک ئەو پەیجەکانەی کە نەوەکانی ئێمەیە کە لێرە پێڕاگەیشتن ئەوانە هەموو ڕووداوانەی کوردستان گەرما و گەرمەکان بە باش و خراپ گفتوگۆی لەسەر دەکرێ و وە دەگۆڕدرێتەوە هەموو سویدی ئەوروپیەکان ئاگادارن لەو شتان قونسڵخانانەوەوانەش با بڵێن کاکسیا قونسڵخانەوە بەدەیان مۆزەفی کوردیان هەیە لە ئێمە باشتر بڕوا بکە ئەگەیان لە وەزعانەیە و دەبین و وێنەکە و دەیکەنە راپۆرت کە دەرکێن دەیکەنە راپۆرت کە ئەوە حکومڕانەتی هەرێمی کوردستان دەکا تەسەڕفی پایتەخت دەبێتە سێکوێرەتی و ئیهانەش دەکرێت لە بۆ کوڕی سەرۆکی حکوومەتێک کە هیچ پلەی نییە هیچ پلەی نییە و تەقدیس دەکرێت یعنی کێشار لەوە نییە کە ئیهانەی پارێزگار کرا کێشە لەوەدا ئەو منداڵەت چیە تەقدیس دەکرێت لەو سەردەمەی کە زەمەنی تەقدیس نەما لە هەموو دنیا هەرچی پیرۆزی هەیە لە ئاین لە ئەوە گفتوگۆی لەسەر دەکرێت لە ناو کورد وەنیان سەرۆک یعنی باشە بۆ لە کوردستان و تەقدیسکردنە ئیبراز دەکرێتەوە دەژێتەوە کە مۆدوری بەسەر چووە بەڵێ باشە من ویستم کە بە پرسیاری کۆتاییم لەسەرەوە بێ کە ئێوە وەکو چالاکوانەکان باسە لە جیلێکی نوێ کرد و جیلێکی نوێژ هاتووە بۆ ئەوروپا دڵنیام ئاگاداری لە ئەڵمانیا لە سوید لە بەریتانیا لە زۆرێک لە وڵاتانە کە زۆر چالاکن ئەو ئێستا وای لێ هاتووە بەرپرسانی هەرێمی کوردستان بە ئاسانی ناوێرن سەردانی وڵاتانی ئەوروپیان شوێنەکانی خۆیان ئەسڵەن ئاشکرا ناکەن بۆی کە خەڵکی وڵاتیکی کورد بەنابەرێکی کورد لەوێ نەچنە سەر جێگەکانیان وتافیان لە دژ بڵێنەوە ویستم بەوە کۆتایی پێبێنی بێگومان ئەوە ڕنگدانەوەی دوسێ شتێک ئەو دادەپەروەریە گەورەیە کە لە کوردستان ڕوویدا دووش بێ هیوابوونی هەمومان لە بەرامبەر ئەوەی
کاکسیا ئێمە مەزان لێرە نامەیەک دەدەین بۆ خۆتان دیتان لەسەر ئەو وەزعی تورکیا و سوید اتفاقیان کرد بڕوا بکە تەنگ بە سۆسیال دیموکرات هەڵسندرایکە فرسەدەچی باشە لێرە ئەوش بن بە هیوان کوردان ئەوشتە لە بیر نەکەن یاڵدەینەوە هەڵبژاردنوش ئەوەی پەرلەمانی سەر لەنێ ئەوەی سویدا حکوومەتی سوید لە هەموو ئاستەکان پاشەکشەی کردیە تا ئەڕادەی ئەوەی من نامەوێ مشتێک بڵێم لە زۆر شاران حتا لە خۆپیشاندان کرا بە هەزاران وێنەی ئۆجەلان بەرز کراوە کە هیچ کاتێکەوە نەبوو پۆلیسیش حمایی دەکردین تورکیا پرۆتستۆی کرد یعنی ئێمە کە ڕەخنە دەگرین لە وڵاتانە حکوومەتەکان دێنە خات ئاڵوگۆڕ لە سیاسەتیان دەکەن تا حدێک پاشەکشە دەگەن بەڵام لە کوردستان کێشە لەوەدا ئەوە 31 ساڵە بە هەموو لایەکانمان بە میدیا بە خۆپیشاندانی جەماوەری بە نووسین ڕەخنە دەگیرێکەتی ڕۆژ بە ڕۆژ ئەو ئەزمونە بۆ گەنی تر بووە و قێزەوەندتر بووە بۆیە ئێمە بە هەمومان بیرمانەوەی کردو بە خۆپیشاندان و چالاکی پرۆتستۆ کە پەیامەکان بگیرنە ناو جەستەیان یعنی ئەوەی دوایین جار کە لە لەندەن کرا ئەو پەیامە بوو یەکەم جارە لە 76 ساڵی ڕابردوو فیزیکی لە خودی بنەماڵەی بارزانی بدرێ یان ئەوە تا ئێستا شەڕەکان دەبتە بەرەو شەڕی دەستەویە خەڕۆیە خۆگەر هەست لێ بکەیت هەتا ئاخیر جار ئەوە لایەنگرانی پارتیۆ و هاوڕێیانەی ئێمە لە بەریتانیا دەستەوی یەخەی یەکتری بوون یعنی بەرەو پێکدادان دەڕوین ئێمە لە ئەوروپادا جگەلەوەی لە هەموو شوێنێک تەنگمان پێڵچینە ئێستا نە کۆبوونەوەیانمان نە دیداری ئەوروپایانمە حتا نە سەفرە و سیاحەیانمە نە پیاسەیەکی بە مرتاحیانمە یعنی دەتوانین بڵێن بەبێ مزامە لە ئەوروپا تقریبا ئازاد کرا لە دەستیان ئەوان دێن بە زۆڵەکانیان دەکەن ئێوەش شەڕەکە بۆ ئەوەی ئاڵوگۆڕ بە خۆیان دابکەن ئەگەر ئەمە دەزانین لە ئەوروپا حکومەت ناگۆڕێ بەڵام فشارێکی معنەوی لە بۆ دەنگە ئازادەکانی کوردستانەوە شێوەیەکە لە فشار کە ئەو حکومەتە بگۆڕێ ئەگەر ناک بێگومان من دڵنیام کاکسیم دەبێەوە بڵێم ئێمە مانان بە مەدەنی ئیش دەکەن ڕۆژگارێک دادەی خەڵکی لەوە زیاتر دەڕوا لە ئەوروپا سپاس بۆ تۆ کاک قادر من کاتەکەمەرەوە نەبوو خۆشحاڵ بووم لەگەڵم بووی قادر نادر ڕۆژنامەنووس چالاکوان لە ڕێگەی سکایپۆ لە سویدەوە لەگەڵم بووی سپاس بۆ بەشداریت لەگەڵمان